تەلەبێکمان هەبوو گەشت بۆ 12 وتی مامۆستا هونەر وتی مامۆستا گەشتومەتە 12 دوو کەلیمە لە عەرەبی ئەزانم. وتم چییە؟ وتی تعال بڕۆ ئیمشی وەرە. وتم شەڵاو دوو کەلیمەیەشم نەزانیا چونکە نە تعال بڕۆیە نە ئیمشی وەرەیە. وتم دوو کەلیمەکەش فێر بووبی هەر بە غەڵەت فێر بووی. ئێمە ئەتوانین بە هەردوو لامان یعنی چ قوتابیەکە چ مامۆستاکە کارێک بکەین کەوانەی عەرەبیەکەی لەلا ئاسان بێت ئینشاڵڵا بە تایبەتی کاتێکە گاتە پۆلی 12. ئێمە هەوڵ و ماندووبوونی خۆمانی لەگەڵایین بەڵام لێرەوە وەکو چۆنەڵی پەیامێک بۆ خوێندکارەکانمان بۆ قوتابیەکانمان تکامان وایە پێشەوەی بگەنە پۆلی 12 چۆن خۆی ماندووەکە لە فێربوونی زمانێکی ترا بە تایبەتی زمانی ئینگلیزی بە هەمان شێوەش بۆ عەرەبیەکەشەوە بکات کە بە دڵنیام لەوەکە بێتە قوتابێک و خوێندکارێکی سەرکەوتوو ئینشاڵڵا. هەمیشە کۆششەکەم بەردەوام بەبێ ماندوو بوون پرسیارەکان شیکارەکەم و بەردەوام بە دوای وەڵام ئاگەڕێم خۆم لەگەڵ خۆم قساکەم و کۆششیش ئەکەم. بێزارم لەوەی کە بە جوانی تێناگەم کاتەکەم بە خێرایی دەڕات و من هەست بە گۆڕانکاری ناکەم. کێ نمرەی بەرزم بۆ مسۆگەرەکات؟ وزاری ئەزمونە گەورەکە؟ نانانانە من ناتوانم. دیە کێشەی ئەوەت هەیە بە جوانی لەوانەکان ناگەیت؟ بێزارم. پەلە بکە کاتەکانت بە فێڕۆمەیە. ئەی چی بکەم؟ لەگەڵمان وەرە بۆ پەیمانگای سلێمانی و کلیلی سەرکەوتنەکانت بەدەست بێنە. وا هاتم بۆ پەیمانگای سلێمانی. پۆلی 12 ساڵی دیاریکردنی داهاتووی خوێندکارە بۆیە دایک و باوکی عەزیز کاتە بە نرخەکەی منداڵەکەت لە دەزمەدە و ماندووبوونی چەند ساڵی بە فیڕۆمەدا بیهێنە بۆ پەیمانگای سلێمانی. ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی.